کۆماری ئیسلامی بازارترین زیانی کۆمەڵایەتی لە ئێران. کاتێک بەرپرسانی کۆماری ئیسلامی قسە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ زیانە کۆمەڵایەتیەکان دەکەن، تەنیا پلان و سیاسەتێک کە بۆ ئەم مەبەستە لە مێشکیاندایە دەتوانرێت لە وشەی کۆکردنەوەدا کورت بکرێتەوە. کۆکردنەوەی ئالوودەبووان بە ماددە هۆشبەرەکان، کۆکردنەوەی ئەو کەسانەی لە ناو کارتۆندا دەخەون، کۆکردنەوەی ژنانی سەر شەقام و کۆکردنەوەی منداڵانی کار. ئەمانە ناونیشانی کۆمەڵێک پرۆژەن کە ناوبەناو لەلایەن دامەزراوە پەیوەندیدارەکان بە بواری زیانە کۆمەڵایەتیەکانەوە باس دەکرێن. لە ڕاستیدا زۆرێک لەوانەی لەم پرۆژانەدا کۆ دەکرێنەوە دوای تێپەڕاندنی قۆناغێکی ناسەرکەوتوو لە پرۆسەی باشترکردنی بارودۆخەکەیان بەهۆی زەبروزەنگی دەرونی و نائومێدبوون لە هاوکاریکردن بە هەمان بارودۆخ یان تەنانەت خراپتر لە جارانیش دەگەڕێنەوە سەر شەقامەکان. بەردەوام ئەم پرسیارە دێتاراوە کە بۆچی سیاسەتی کۆکردنەوە وەڵام دەرەوە نییە. ئەگە واز لە بەکارهێنانی وشەی کۆکردنەوە و لایەنی سوکایەتی ئامێز و نامرۆڤانەبوونی پلانەکانی ڕژیم بهێنین، ئامانجی ڕژیمی کۆماری ئیسلامی لە جێبەجێکردنی پلانی دەست بەسەرکردنی منداڵان، ژنانی سەر شەقام، ئالوودەبووان بە ماددە هۆشبەرەکان و کەسانی بێماڵ و حاڵ لە ژێر ناوی سوکایەتی ئامێزی پلانی کۆکردنەوە لە ڕاستیدا بەندکردنی قوربانیانی زیانە کۆمەڵایەتیەکان و شاردنەوەیانە لە چاوی خەڵک. تەنانەت ئەگەر ئەم ئامانجەی ڕژیمیش بەدی نەهات. یەکەم، لەبەرەوەی هەژاری لە ڕادەبەدەر لە کۆمەڵگادا بەردەوام ئەو زیانە کۆمەڵایەتیانە بەرهەم دەهێنێتەوە. کۆماری ئیسلامی بە جێبەجێکردنی ئەو چەشنە پلانانە نەک بەرەنگاری هەژاری بەڵکو بەرەنگاری قوربانیانی هەژاری دەبێتەوە. دووهەم، هەمان ئەم کەسانە بەهۆی زەبرێکی دەرونی و جەستەیی تونتر کە بەریان کەوتووە دوای ماوەیەک بە شێوازی جۆراوجۆر دەگەڕێنەوە سەر شەقامەکان. چالاکوانێکی مافی منداڵان سەبارەت بە سەردانەکەی بۆ یەکێک لە ناوەندەکانی منداڵانی دەستگیرکرا و لەسەر شەقامەکان دەڵێت کە لەگەڵ ئەو منداڵانەی کە هێنراوە تام سەنتەرە وەک زیندانی هەڵسوکەوت دەکرێت. تەنانەت کۆمپانیایەکی ئەهلیش ئەرکی دەستگیرکردنیانی لە ئەستۆ گرتووە. لەم سەنتەرەدا منداڵان تەنها بۆ ماوەی 2 کاتژمێر ئیزنی چوونە دەرەوە و هەواخۆریان پێدەدرێت. تاکە ئیمکانی کات بەسەربردنی ئەم منداڵانە لە ماوەی هەفتەکەدا بریتیە لە سیرکردنی تەلەڤیزیۆنێکی بچووکی کە بە بنمیشی ژوورەکەیانەوە هەڵواسراوە لەلایەن چاوەدێرەکانیانەوە لێیان دەدرێت. کاتێک بەرامبەر بەم جۆرە هەڵسوکەوتە لەگەڵ منداڵەکان ناڕەزایەتی دەردەبڕێت، دەڵێن ئەم منداڵانە بەختیاریان بووە کە لێرە کەس دەستدرێژیان ناکاتە سەر. ئەم ناوەندانە هیچ یارمەتیدەرێکی ڕاهێنراو، چاودێرێکی دەرونیان ڕەگەزی و پەروەردەیەکی نییە. لە ڕاستیدا لەم ناوەندەدا دەهێڵڕێنەوە تا کەسانێک وەک سەرپەرشتیار دێن و وەریان دەگرن. بێگومان گەڕانەوە بۆ ناو ژینگەی خێزانیش واتە دووبارەبوونەوەی هەمان ئەو دۆخەی کە ناچاریانی کردووە ماڵەوە جێبهێڵن. ئەمەش واتە هەموو شتێک دەگەڕێتەوە سەر دۆخی پێشوو. کاری منداڵان لە ئێران زۆر هەمە چەشن و بەرفراوانە. هەر یەک لەو کارانەی کە منداڵان ئەنجامی دەدەن کێشە و گرفتی خۆی هەیە، بەڵام یەکێک لە دژوارترین جۆرەکانی کاری منداڵان بریتیە لە کۆکردنەوەی زبڵ و جیاکردنەوەی پاشماوەکان. لە شارێکی وەک تاران ڕۆژانە 9,000 تۆن پاشماوە بەرهەم دێت کە تەنها 3% پاشماوەکان لە سەرچاوەدا جیا دەکرێنەوە و ئەوەی دیکەی لاستۆیە و منداڵانەیە کە تەمەنیان لە نێوان 6 بۆ 18 ساڵدایە. جیاکردنەوەی پاشماوەکان لە هەر ناوچەیەک بە بەڵێندەرێک دەست پێدرێت کە گرێبەستی لەگەڵ شارەوانی ناوچەکە هەیە. کاری جیاکردنەوەی زبڵ و خاشاک لە گەراجەکاندا کە زۆربیان لە پاراوێزی شارەکان هەڵکەوتون لە بنەڕەتدا لەلایەن منداڵانی تەمەن جیاوازەوە ئەنجام دەدرێت. ئەو منداڵانەی پاشماوە کۆ دەکەنەوە پلانی کۆکردنەوەی شارەوانی نایانگرێتەوە و شارەنووسیان جیاوازترە. شارەوانی کارتی کۆکردنەوەی زبڵ و خاشاکیان بۆ دەردەکات. ئەوان لە ڕاستیدا منداڵی کار یان کۆیلەی شارەوانی و مافیای کۆکردنەوە و جیاکردنەوەی پاشماوەکانن. کۆکردنەوە و جیاکردنەوەی زبڵ و خاشاک لە شارە گەورەکانی ئێران لەوانە تاران هێمای یەکێک لە دیمەنە هەرە ئازاربەخشەکانی کاری منداڵانە.
ئەم کارگایانەی کە بەڵێندەرانی شارەوانیەکان بۆ جیاکردنەوەی پاشماوە بەکاری دەهێنن بە زۆری ئەو گاراجانن لە پەراوێزی شارەکاندا کە تەنانەت سەرەتایترین ئیمکاناتی تەندروستیان نییە و منداڵانی جیاکەرەوەی زەبڵ و خاشاک تیاندا لەگەڵ مەترسی توشبوون بە نەخۆشی جۆراوجۆر بەرەوڕوو دەبنەوە. ئەمە نمونەیەک لە ژیانە لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە سامانی سروشتی هەڵکەوتووە، لە وڵاتێکدا کە ڕۆژانە ملیۆنان کرێکار سامان و نیعمەت بەرهەم دەهێن و خۆیان لەگەڵ بەرهەمی کار و ڕەنجی خۆیان بێگانن، لە وڵاتێکدا لە وڵاتێکی ئاوادا سەدان هەزار منداڵ ناچارن بە جیاکردنەوەی زەبڵ و خاشاک نانی ڕۆژانەی خۆیان و بنەماڵەکانیان دابین بکەن و شارەوانی کارتی کۆکردنەوەی زەبڵیان بۆ دەربکات. منداڵانی کرێکار و چین و توێژە هەژارەکانی دیکەی کۆمەلگا کە لە سەرەتایترین ئیمکانات بێبەشن دەبێت لە کوچە و کۆڵانەکان بەناو زەبڵەکاندا بگەڕێن و زەبڵ کۆبکەنەوە و شەوانەش لە شوێنێکی نەگونجاو و لە نزیک زەبڵ و خاشاکەکاندا بەسەربەرن. لە ڕاستیدا و پرسیارەی کە بۆچی پلانەکانی کۆماری ئیسلامی لە بەناو بەرەنگاربوونەوەی لەگەڵ زیانە کۆمەڵایەتیەکان شکست دەهێنن یەک وەڵامی سەرەکی هەیە و ئەویش ئەوەیە کە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆی هۆکار و سەبەبکاری بەردەوامانەوەی زیانە کۆمەڵایەتیەکانە لە ئێراندا. ڕژیمی ئیسلامی بەو هەموو دام و دەستگا و ناوەندە سەرکوتگەرانەوەیەوە، بەو ئیدئۆلۆژی و بیر و باوەڕ و بەو ئابووری و سیاسەتەیەوە وێرانکارترین زیانی کۆمەڵایەتیە لەم کۆمەڵگایەدا. تام زیانە کۆمەڵایەتیە بمێنێت، سەرجەم زیانە کۆمەڵایەتی ئازاربەخشەکانی دیکەش بەردەوام دەبن.